پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوان واقعەکەی خۆی خوێندوتەوە، نایە چەک و تەقەمەنی خۆی قەرزکە لە یەهود و لە مشریکین و جەنگ و جیهادی پێ بکە، شەریکەی خۆی داناوە بۆ دروستکردنی چەک. کورە ئێمە ئومەتی ئیسلامی ئەمڕۆ زۆر لە دواوەین. حەضارەتی ئیسلامی ڕاستە لە ململانەکە لە ڕووی ئەخلاقەوە هەتا ئێستا ئومەتی ئیسلامی پارێزراوە، لە ڕووی اقتصادەوە هەتا ئێستا ئومەتی ئیسلامی پارێزراوە، بەڵام ئەوەندەی اقتصادەکەمان ئەدزرێ ئەگەنا هەتا ئەم لەحظەیە ئومەتی ئیسلامی لە اقتصادا زۆر لە برەوەیە. لە ڕووی عسکەری و هێزی جوندیەوە ئێمە پارێزراوین. ئەو جوندیەکە خەڵکی موسڵمان هەیەی لەسەر زەویە دروست نابێت، یعنی ئەڵێن نازانم کۆماندۆ مەماندۆ ئەم شتە قۆڕانەکە ناویان لێ ناون چین ئەمانە بە چاو کەسێکی موسڵمانە وەلەو بچووک وەلەو ضعیف. والله أصحاب رسول الله صلى الله عليه وآله وسلم حياتيان أخوانيتوا بطولتك بو دركه وسر سرعه من باشا اما لچیاش کسمان هنا ولا روی گنجکان مانو و تصورك ان گنجکی 18 سال مان هشتا سرتا جیانتی هیچ پروژه نابه هبه كره او خبابي كره ارت ل 18 سال ايمان هنا شورج دروسك ل 18 سال اوهم عذاب عقوبه ادري لا اما بي برگن نگري لنا قيناك هشتا گنجا پێنەگەیەوە تێنەگەیەوە تاوەکو بەرگە بگرێت. جارێکیان دۆستێکم هەڵبژاردن مشتکرا بوو، گەنج بوون ئەو زەمانە، لە هەڵبژانە دەرچوو بە عومری کەم بوو، جەماعەت کەس پێ قبوڵ نەئەکرا عومر کەمە بێتە ئەمیری هەمومان. یەکاکە بۆچی پێمان قبوڵ نەبوو؟ هۆکارەکەی چی بوو؟ بۆ بە ئەم گەنجە جوانە مناڵکارە بە هەومان ڕاکێشێ بمان بە بۆ مەگەر ئەم پیاوە عەزیمانە لە بەردەم گەنجێکی بچووکە خۆیان نەوی نەکرد. بۆیە ئەم ئومەتە هێزی گەنجەکەی شکێنراوە. ئەم ئومەتە لە ڕووی عەسکەریەوە لە ڕووی مەوادی عەسکەریەوە زەفەری پێهێنراوە. ئەبێ ئەمڕۆ ئومەتی ئیسلامی زۆر زیندوو بێ، بەخوا ئەبێت چەکی بایۆلۆجی ئەم ئومەتە خاوەنی بێ، بەخوا ئەبێت چەکی ئەلکترۆنی ئەم ئومەتە خاوەنی بێ، بەخوا ئەو نەوەیە کە ئەو دروستی کردووە بێت تۆ زەدی ئەو نەوەیە دروست کردن. ئومەتی ئیسلامی بگاتەوەی خۆی شتی خۆی دروست کرد. تۆ بە چەکی رووسیا و ئەمریکا ئەمانە جیهاد ناکرێت. بۆیە ئومەتی ئیسلامی ئەمڕۆ باشترین کاتێکی کە پێویستی بەو گەنجانەیە هێزی کوفر بێننەوە دەست خۆیان چنگی خۆیان بەڵکو تەفەوقکەن بەسەریان، هەتا ئێمە زاڵ نەبین لە ڕووی ئەسکەرتاریەتەوە بەسەریانە خاوەنی هیچ یاسا و هیچ شتێک نابین. یعنی ئێوە تەسەوور مەکەن کافر و بێدین ئەوەنەیان وتووە ئەم موسڵمانانە توندڕەون و چی ئەوانە زنوقیان بردوین. کێ هەیە بەقەدەر دۆلی ئەوروپی توندڕەو بێ؟ کێ هەیە بەقەدەر ئەوانە خەڵک کوژ بێ؟ کێ هەیە بەقەدەر ئەوانە احتیمام بە چەک و تەقەمەنی بدە؟ يعني ئێستا تۆ ئێمە وڵاتی خۆمان مەسەن کوردستان سێکە بۆچی لاوازین؟ ساحبی حیج نین، چونکە ساحبی هێز نین. نینۆکی ئەم ئومەتە لە جیهادی ئەم ئومەتە، نینۆکی ئەم ئومەتە لەو ئیعداد و ئامادەکاریە کە ئەم ئومەتە ئەیکا بۆ هەستانەوە. لەبەرەوە عەزیزان بەخوا حیاتی ئەسحاب کە لە خزمەتی ئەوەسی زۆر سڕی گەورە بۆ دەرەکەوێت. باشە بیرەکەینەوە هەمومان پێکەوە، با بیرکەینەوە باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم نەئەکرا شمشێر بکڕێ، خۆ ئەکرا. ئەی بۆچی شمشێر و تەقەمەنی نەکڕی؟ خەبابی هێنا بۆ ئەوی شمشێری بۆ دروستکە، بۆی خاوەنی مەوادی خۆی بێ، خاوەنی هێزی خۆی بێ، لەسەر پێی خۆی بوەستێ. دەوڵەت داری ناکرێ ئەگەر لەسەر پێی خۆت نەوەستی و ئەعتیمادت لەسەر خەڵک